ئەو وێنەی هونەرمەندی کۆمەڵایەتی ئەڵمانی هێنریت هێرز پێشوازی لە میوانەکان دەکات بۆ پێشەنگایەکی نوێی هونەری لەلایەن خانمان لە گەلەری نیشتیمانی دێرینی بەرلین. ئەو شتێکی زۆر گونجاوە کە هێنری هێرز هونەرمەندێکی سەردەمی خۆی بووە. ژووری کۆبوونەوەی ئەدەبی ئەو لە کۆتاییەکانی سەدەی هەژدەدا ئەفسانەیی بوو و ئەو ڕووناکبیرانی گەورەی ئەڵمانی وەک فریدریش شلێر و ئەلێکزاندەر فۆن هەمبلت وەک هاوڕێ و دۆستی خۆی دانابوو. بەڵام هونەرمەندەکە وێنەیەکی زۆر بەبایەخی کێشە. 100 ساڵ تێپەڕ بوو بەسەر ئەوەی کە ژنانی هونەرمەند ڕێگەیان پێدرا لە ئەکادیمیای هونەری بەرلین بخوێنن کە ڕووداوێکی مێژوویە بۆ مافەکانی خانمان لە ئەڵمانیادا. Vor 100 Jahren, 1919, konnten ئەوە 100 ساڵ پێشێستە لە ساڵی 1990دا ژنان بۆ یەکەم جار توانیان ڕوو لە خوێندن بکەن لە ئەکادیمیای هونەری بەرلین. بەڵام ئێمە سەیری کۆکراوەی کارەکانیانمان کرد تێبینی ئەومان کرد کە خانمانی هونەرمەند پێش ئەو کاتەش هەبوون. چۆن ئەوان گەیشتن بەو سەرکەوتنە و چۆن توانیان کارەکانیان بگەێنە کۆمەڵەی گەلەری نیشتیمانی دێرین. تۆ دەبێت چۆن ئەمڕۆ ئەو تابلۆیانە هەڵبسەنگێنیت. ژنان تا ساڵی 1990 ڕێگەیان پێنەدرا لە زۆربەی ئەکادیمیا ناودارەکان و دامەزراوە هونەریەکانی ئەڵمانیادا بخوێنن. هەروەک پەیمانگای هونەری بەرلین لە ساڵی 1990 ئەو قەدەغەکردنە هەڵگیرا تەنها چەند مانگێک لە دوای ئەوەی ژنانی ئەڵمانیا مافی دەنگدانیان بەدەستهێنا. ئانا دۆرۆتیا نیگارکێشێکی پێشەنگ بوو لە پرەشا پتر لە 200 دوێنەی کێشا لەگەڵ چەندین وێنەی خۆیدا. بەڵام ئەو پەروەردەیەکی ڕسمی نەبوو باوکە هونەرمەندەکەی ئەوی فێری وێنە کێشان کرد. ئەوە تەنها شتێک نییە کە هەروەک ژنان بە ڕێگەیەکی ئاسایی سەیری شتەکان بکرێت. ئەوە شتێک نییە هەروەک هونەری ژن. ئەوان کتومت هاوتایی پیاوەکان کاریان دەکرد بە هەمان شێواز و شێوە. لە هەمان کاتدا پێویستە تۆ باس لەوە بکەی کە جیهان تەنها ئەڵمانیا نەبووە. بۆ زۆرێک لە ژنانی هونەرمەند پاریس بوو بە پەناگەیەک وەرچەند خاردنی گرنگ لە ژیانیاندا. یەکێکی تر لەو هونەرمەندانە سابین لیبسویس کە وێنە کێشێکی بەناوبانگی بەرلین بووە لە کۆتاییەکانی سەدەی 19دا. هەروەها ئەویش لەلایەن باوکیەوە ڕاهێنانی پێکراوە. هەروەک چەندین هونەرمەندی خانمی تر لەم سەردەمەدا لە پێشەنگاکەدا نمایش دەکرێت. لیبسویس هاوسەرگیری لەگەڵ نگارکێشێکدا کرد و ئەبەشداری لە چەندین گروپی هونەریدا کرد لە بەرلین. یەکێکی تر لە هونەرمەندە ئەڵمانیانە لەوانە کاتی کۆلوتیس کە لە کۆتاییدا لەلایەن ڕژێمی نازیەکانەوە هەڕەشەی لێکرا. لە ناوەڕاستی جەنگی جیهانی دووەمدا کۆچی دوایی کرد لە پێشەنگاکەدا نمایش دەکرێت. مێژونووس و سەرپەرشتیاری پێشەنگاکە دیسیف دەڵێت خانمانی هونەرمەند بەشێک بوون لە بزوتنەوەی پێشووی مافەکانی خانمان لە سەدەی 19دا. Sie haben sich zusammengeschlossen in Netzwerken. زۆربەی ئەو ژنانی لە پێشەنگاکەدان پشتگیری یەکتریان دەکرد لە بری ئەوە پەیوەندی بکەن بە ئەکادیمیای هونەری لەو شوێنەی ئەوان پێشوازی نەدەکران ئەوان گروپێکی خۆیان دامەزران. خانمان بە یەکەوە یەکیان گرت لە ڕێگەی تۆڕەکانەوە توانیان ڕێکخراوێکی پێشکەوتوودا بمەزرێرن بە ناوی پەیمانگای ئەکادیمی خانمان. هەروە ئەوان بەردەوام بوون لەوەی بگەن بە مافی سیاسیان. ئەو هەنگاوانەش بەرەو ساڵی 1990 بردن. هونەری خانمان لە گەلەری نیشتیمانی پێش ساڵی 1990 درێژەی دەبێت تا 8 مارسی ساڵی 2020.